نەبوونی دەستەکانی نەبووەتە ڕێگر لە پێشژیانی. شەهاب گەنجێکی تەمەن 23 ساڵی دانیشتووی ئاکرەیە. لە تەمەن 11 ساڵی بە کارەبانی وەی هەردوو دەستی لەدەست دەدات، بەڵام کۆڵ نادات و ململانێ دەکات تا بگات بە خەونەکانی. ڕاگەندکارێکی دیارە و بەرنامەیەک لە ڕادیۆی دەنگی کوردستان ئاکرێ پێشکەش دەکات. پێشەوەی بەرنامە پێشکەش بکات پرسیارەکان بە جوانی دەنووسێتەوە. ئەو دەڵێت زۆر کەس پێم دەڵێن خەتی تۆ لە خەتی ئێمە جوانتر لە کاتێکدا ئێمە پەنجەمان هەیە و تۆ نیتە. وەکو گەنجێکی خۆدۆم پێتیوێن تایبەتم دەموکو من دەستن خوش دەست داین بۆ من گەلێکە نەخۆشبی من حەز دەکرد ئەس بخۆ کارێکی بکەم ئەتوی کاری دا بشێم یە سەرکەفتی بم بە هزرا خۆ من بخۆ کارێک هەڵبژارتیە و ژی نەها ئەس سەر کار دەکەم و گەشتیمە هیوی و ئارمانجا خۆ کە ئەو ژی کارێ ڕاگەاندنێ بوویە هەڵبەت. ڕادیۆکە بۆ بە ماڵی دۆمی شەهاب و بەردەوامەک و خۆبەخشێک کاری تێدا دەکات. ئەو لەگەڵ ژیاندا دەجەنگێت تا لە داهاتوودا بێتە ڕاگەیەندکارێکی دیاری کوردستان. هەموو ئەوانەی کاری لەگەڵ دەکەن پێی سەرسامن. بەڕێوەبەری ڕادیۆکەش ئاماژە بەو ئیرادەیە دەکات کە شەهاب هەیەتی. دikarim bêjim medyakareke pêgîr e bi karê xwe medyakareke hezeka geleka baş heye ku bibîte kadireke hejiyê medyayê giriftarî wekû kemendamek nebûye asteng û şiyaye bi îrada xwe şiyaye bi ser wê giriftê serkevît û şiyaye bibîte gencekê خودان خون. زۆرینەی خەڵکی شەهاب دەناسن. هەر بشوێک وەربگرێت بە یەک و دوو ڕوو لەو چایخانە دەکات کە نانی بەیانی ئامادە دەکات. ئەو کۆتا منداڵی خانەوادەکەیەتی بۆ گوتەی خۆی تا ئێستا موچەی خاوەن پێدەویستی تایبەتی بۆ نەبڕاوەتەوە. وەختەوەی مرۆڤەکانی دی دەتوانێت نان بخوات و جلوبەرگی خۆی بگۆڕێت و گەشتبین بێت بەرامبەر بە ژیان. خۆمەزن دەمەکو تشتێکی شمروێستنی خودی بەهرەکۆلی دەتە مرۆڤی ئەلحەمدولیلا ژیانی دا هیچ گرفتێک بۆ من چێ نابیتن ئەس هەمی کۆری خودکەم ڕۆژانە ئەس تێشتت خۆم و جلوبەرگێت خودکەمە بەرخۆی و یعنی ژیانی دا هیچ گرفتێک بۆم چێ نابیت. زۆر سپاس بۆ خودی مەزنیش بۆ نیعمەتت سەرمە. کارەبای بڵندگۆی مزگەوتێک دەستەکانی لە شەهاب وەرگرت، بەڵام خۆڕاگری و هێزی پێبەخشی وای لێکرد هەمیشە سوپاسگوزار بێت و زیاتر هەوڵ بدات بۆ ئەوەی سەرکەوتوو بێت لە ژیانیدا. دیار جەمەل بۆ دەنگی ئەمریکا، ئاکرێ.